سلااوڕێز بۆەوە بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئاڕیانی ئاوکارم هاتوومەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی یەکشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. خۆپێشاندانی کوردانی باکوور دژ بە دانانی قەیوم لەلایەن دەوڵەتەوە. بڕینەوەی دارستانەکانی سەردەشت و زیان گەیاندن بە ژینگە. یان لە دەستدان و برینداربوونی دەکرێکار لە چەند شاری ئێران. کۆبوونەوەی خانەنشینکراوانی فەرهەنگی ساڵی 1400 تاوی لە تاران. ناڕەزایەتی کرێکارانی ئیدارە بەرقی سەرانسەری ئێران لە تاران. ناڕەزایەتی بەندکراوانی عەقیدەتی لە زیندانی شەیبانی ئەهواز. چالاکی خوێندکارانی زانکۆی زانیاری و سەنعەت دژ بە حکوومەت. خۆپێشاندانی ئێرانیانی ئازادیخواز لە فڕانکفۆرتی ئاڵمان و خۆپێشاندانی دژبەرانی نێتانیاهۆ لە تێل‌ئاڤیڤ. درێژەی هەواڵەکان. خۆپێشاندانی کوردانی باکوور دژ بە دانانی قەیوم لەلایەن دەوڵەتەوە. کوردانی ئازادیخوازی خەڵکی باکووری کوردستان بۆ چەندەهەمین ڕۆژی بەردەوام دژ بە سەرکوتگەریەکانی دەوڵەتی تورکیا و هەروەها کودەتای سیاسی دەوڵەت دژ بە حزبە سیاسیەکانی کورد خۆپێشاندانیان کرد. ماوەی چەند ڕۆژە خەڵکی شۆڕژگێڕی باکووری کوردستان لە شارەکانی باکووری کوردستان لە ئاست داگیرکردنی شارەوانیەکانیان و دانانی قەیوم لەلایەن دەوڵەتەوە ڕژانە سەر شەقامەکان. لە چەند ڕۆژی ڕابردوودا شەڕ و پێکدادان لە بین ناڕازیان و پۆلیسی تورکیا ڕوویداوە و بەم بۆنەیەوە سەدان کەس دەست بەسەر کراون و هەروەها سەدان کەسی دیکەش بەهۆی برینداربوونیان ڕەوانەی نەخۆشخانە کراون. بڕینەوەی دارستانەکانی سەردەشت و زیان گەیاندن بە ژینگە. لە ڕۆژانی ڕابردوودا دەیاندار لە دارستانەکانی سەردەشت لەلایەن کەسانی هەڵپەرست و قازانجخوازەوە بە بۆنەی بەرفراوانکردنی زەوی و باخەکانیان و هەروەها زیادکردنی داهاتیان بڕاوەتەوە. لە ساڵانی ڕابردوودا بڕینەوەی دارستانەکانی ناوچەی سەردەشت بووە بە ڕووداوێکی بەردەوام و لەلایەن بەرپرساوی بەناو ڕێکخراوی دارستانەکانەوە هیچ کاردانەوەیەک بەرامبەر ئەم کارەساتە نابیندرێت و ڕۆژ بە ڕۆژ لە بەرفراوانی دارستانەکانی سەردەشت کەم دەبێتەوە. یان لە دەستدان و برینداربوونی دەکرێکار لە چەند شاری ئێران. لە شارەکانی تویسرکان، کەبوو دەراهەنگ، بەهار و پارسابادی ئێران سێ کرێکار بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار گیانیان لەدەستا و هەروەها حەوت کرێکاری دیکەش بریندار بوون. بەپێی راپۆرتەکان لە شاری کەبوو دەراهەنگ کرێکارێکی تەمەن 39 ساڵ، لە شاری تویسرکان کرێکارێک و لە شاری بەهار کرێکارێکی دیکەی تەمەن 59 ساڵ بەهۆی نەبوونی ئیمەنی لە شوێنی کار گیانیان لەدەستاوە. هەروەها لە کۆمپانیای قەندی پارساباد حەوت کرێکاری دیکە بریندار بوون و بۆ نەخۆشخانە ڕاگوێزراون. کۆبوونەوەی خانەنشینکراوانی فەرهەنگی ساڵی 1400 تاوی لە تاران. بەیانی ڕۆژی یەکشەمە 20 خەزەڵوەری 1403 خانەنشینکراوانی فەرهەنگی ساڵی 1400 بە کۆبوونەوە لە بەردەم ڕێکخراوی بەرنامە و بودجە خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. خانەنشینکراوانی فەرهەنگی ساڵی 1400 لە سەرانسەری ئێرانەوە خۆیان گەیاندۆتە تاران، خوازیاری زیادکردنی یاسی حەقدەست، پێدانی داخوازیە دواخراوەکان، پێدانی بیمەی تەکمیلی، بەکردەوە دەراتنی گەڵاڵەی هاوسانسازی و پەرداختی پاداش و هەروەها سەنەواتی ماوەی خزمەتیان بوون. ڕەتکردنەوەی ئازادی بێمەرجی ڕەزا ئەقدەسی. بەندکراوی سیاسی ڕەزا ئەقدەسی کە لە بەندیخانەی ئەڤین ڕاگیرێت کە بەهۆی تووشبوونی بە چەند جۆرە نەخۆشی داوای ئازادی بەمەرجی کردبوو، بەڵام داخوازیەکەی ڕەت کرایەوە و جگەلەوە لە دەستڕاگەشتنی بە دەرمانی تایبەت ڕێگری لێکراوە. ڕەزا ئەقدەسی چالاکی کرێکاری و بەندکراوی سیاسی لە ڕێکەوتی 2 خەزەڵوەری ساڵی 1402 لە دوای بانکێشتی بۆ دادسەرای ئەڤین لەلایەن دادگای ئینقلابی تارانەوە بە تۆمەتی بەشداری لە گروپی دژ بە ڕژیم، تەبلیغ لە دژی نظام، هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات و بەشداری لە کۆبوونەوە کرێکاریان نایاساییەکان حکمی 3 ساڵ و 7 مانگ زیندانی بەسەردا سەپێنرا و ڕەوانەی بەندیخانەی ئێڤین کرا.
ناڕەزایەتی کرێکارانی ئیدارە بەرقی سەرانسەری ئێران لە تاران. ڕۆژی شەمە 19 خەزەڵوەر کرێکارانی شاغڵ لە ئیدارە بەرقی سەرانسەری ئێران ناسراو بە کڵاو زەردەکان لە بەردەم وەزارەتی وزە لە شاری تاران کۆبوونەوە. کرێکارانی کڵاوزەرد لە کۆبوونەوەی ڕۆژی ڕابردوویاندا خوازیاری پێدانی هەڵدەست و مەزایە دواخراوەکان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، بەڕێوەچوونی یاسای ڕێزبەندی پیشەکان، دابینکردنی بیمەی دەرمانی و ئیمەنی شوێنی کار، نوێکردنەوەی گرێبەست، زیادکردنی هەڵدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان. ناڕەزایەتی بەندکراوانی عەقیدەتی لە زیندانی شەیبانی ئەهواز. ڕۆژی شەمە 19 خەزەڵوەر بەندکراوانی عەقیدەتی لە بەندی هەشتی بەندیخانەی شەیبانی ئەهواز بە بۆنەی خراپی دۆخی ژیانی بەندکراوان لەو زیندانە بە توندی ناڕەزایەتیان دەربڕی و خوازیاری باشکردنی دۆخی ژیان و تەندروستی بەندکراوان بوون. ئەم ناڕەزایەتیانە لە دوای چاوپێککەوتنی ڕئیسی زیندانی شەیبانی ئەهواز لەگەڵ بەندکراوان بوو کە لە دوای دروستکردنی گرژی و ئاڵۆزی لەلایەن ڕئیس و کارمەندانی ئەو بەندیخانە هاتە ئاراوە. بەپێی دوایین زانیاریەکان لە دوای برینداربوونی ڕئیسی زیندانەکە هێزە تایبەتەکانی کۆماری ئیسلامی دەستێوەردانی ئەم ناڕەزایەتیانەیان کرد. ناوەندەکانی مافی مرۆڤی ئێران نیگەرانی خۆیان بەرامبەر بە دۆخی تەندروستی و حقوقی بەندکراوان دەربڕی و وەخوازیاری داینی مافی پەیوەندیگرتنی بەندکراوان لەگەڵ بنەماڵەکانیان. زیادکردنی نایاسایی حکمی زیندانی ئەحمەد ڕەزا حائری. حکمی زیندانی ئەحمەد ڕەزا حائری چالاکی مافی مرۆڤ لەلایەن لقی 36 دادگای پێداچوونەوەی تارانەوە بۆ 6 ساڵ و 3 مانگ زیاد کراوە. بەپێی دوایین راپۆرتەکان، ئیدارەی ئیتلاعاتی سپاه لە نامەیەکدا بۆ ناوەندە قەزایەکان ڕایگەیاندووە کە بەیاننامەکانی ئەحمەد ڕەزا حائری لەسەر ئەشکەنجەدانی لە بەندیخانەکانی کۆماری ئیسلامی کاریگەری لەسەر کاردانەوەی ناوەندەکانی مافی مرۆڤ بەرامبەر بە ڕژیمی کۆماری ئیسلامی بووە و بەم بۆنەیەوە ناوەندە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی خوازیاری ڕێگری لە ئەگەری ئازادی ئەحمەد ڕەزا حائری بوون. جێگای ئەمەژەیە کە ناوەندە قەزایەکانی کۆماری ئیسلامی حکمی نوێی ناوبراویان بۆ ماوەی زۆرتر لە 1 ساڵ شاردووەتەوە و پێی نەوتراوە کە حکمی زیندانەکەی زیاد کردووە. دەست بە سەرکردنی 4 شارۆمەندی بەلوود لە شارستانی ڕاسک. ڕۆژی پێنجشەممە 17 خەزەڵوەر هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی 4 شارۆمەندی بەلوچیان بەبێ بەڵگەی قەزایی و ڕوونکردنەوەی تۆمەتەکانیان دەست بەسەر کردو. بەپێی راپۆرتی حاڵوەش ناسناوی یەکێک لە دەست بەسەرکراوان بە ناوی ئەسلەم دووستی تەمەن 27 ساڵ خێزاندار و خەڵکی شاری ڕاستکە. ناوبراوان لە دوای گواستنەوەیان بۆ ناوەندە ئەمنیەکان دوای چەند کاتژمێر 3 کەسیان ئازاد دەکرێن، بەڵام تا ئێستا هیچ زانیاریەک لەبارەی جێگەی ڕاگررتنی ئەسلەم و هەروەها ئەو تۆمەتانەی کە لەسەر ڕێیەتی نییە. چالاکی خوێندکارانی زانکۆی زانیاری و سەنعەت دژبە حکوومەت. ڕۆژەی شەمە 19 خەزەڵوەر خوێندکارانی ئازادیخوازی زانکۆی علم و سەنعەتی تاران بۆ پشتیوانی لە بەندکراوانی سیاسی و ئاهوو دەریایی چالاکیان ئەنجامدا. خوێندکارانی شۆڕژێر بە بڵاوکردنی وێنەی ئاهوو دەریایی و گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە نێو ژوورەکانی وانەوتنەوەی زانکۆ دژایەتی خۆیان لەگەڵ سەرکوتگەریەکانی ڕژیم و ناڕوونی چارەنووسی ئاهوو دەریایی نیشاندا و خوازیاری ئازادی هەموو بەندکراوانی سیاسی و کۆتایی هێنان بە حیجابی ئیجباری بوون. خۆپێشاندانی ئێرانیانی ئازادیخواز لە فراnkفۆرتی ئاڵمان. ڕۆژەی شەمە 19 خەزەڵوەر کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخواز لە شاری فراnkفۆرتی ئاڵمان کۆبوونەوە و دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە. بە پێی زانیاریەکان ئێرانیانی ئازادیخواز ڕۆژەی شەمەی هەموو هەفتەیەک لە شاری فراnkفۆرت کۆ دەبنەوە و بە بەدەستەوەگرتنی پلاکارد و وتنەوەی دروشم دژ بە حکوومەت داوای ئازادی هەموو بەندکراوانی سیاسی و هەڵوەشانەوەی سزای ئیعدام دەکەن. بەشداربوانی و کۆبوونەوەیە وێنەکانی ئاهوو دەریاییان بەدەستەوە گرت و خوازیاری پشتیوانی کۆمەڵگای جیهانی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و نەتەوە یەکگرتووەکان لە ژنانی ئازادیخواز و بەرابەری تەڵەبی ئێران بوون. لە سێدارەدانی بەندکراوێک لە بەندیخانەی قزل حەساری کەرەج.
ڕۆژی چوارشەممە 16 خەزەڵوەر بەندکراوێکی خەڵکی شاری هەرسین لە بەندیخانەی قزل حەساری کەراچ ئیعدام کرا. بە پێی دوایین زانیاریەکان ئەم بەندکراوە بە ناوی موجتەبا قاسمی بە تۆمەتی کوشتنی بانقەز لە سێدارە دراوە. هەروەها بەندکراوێکی دیکە بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە بەندیخانەی لاکانی ڕاشت لە سێدارە دراوە. خۆپێشاندانی هەزاران کەسی خەڵکی والێنسیا لە وڵاتی ئیسپانیا. ڕۆژی شەممە 19 خەزەڵوەر هەزاران شارۆمەندی دانیشتووی شاری والەنسیای ئیسپانیا دژ بە کەمتەرخەمی دەوڵەت لە ئاست لافاوەکەی ڕۆژانی ڕابردوو خۆپێشاندانیان کرد. لە لافاوەکەی ڕۆژانی ڕابردوودا 270 کەس گیانیان لەدەستداوە کە 133 کەسیان شناسایی کراون و 200 کەسیان دانیشتووی ئوستانی والنسیان. هەروەها چارەنووسی دەیان کەس هێشتا ناڕوونە و گەڕان بە دوایاندا بەردەوام. ڕۆژی ڕابردوو خەڵکی ناڕازی لە ناوەندی شاری والەنسیا کۆبوونەوە و بە یەخنەدانی دەوڵەت بەردێ قەوماوانی ئەو ڕووداوە و کەمتەرخەمی بەرپرسانی حکوومەتیان لە ئاسکار ئاساتەکە مەحکوم کرد. و دوایین هەواڵمان سەبارەتە بە خۆپێشاندانی دژبەرانی نتانیاهۆ لە تەل‌ئاڤیڤ. شەوی شەممە 19 خەزەڵوەر هاوکات لەگەڵ ناکۆکی لە نێو کابینەی دەوڵەتی ئیسرائیل دژبەرانی نتانیاهۆ و بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس لە شاری تەل‌ئاڤیڤ خۆپێشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان شەوی ڕابردوو تێکەڵچوون لە نێوان خۆپێشاندەران و پۆلیسی ئیسرائیلدا ڕۆیداوە و چەندین کەس دەست بەسەر کرا. ناڕازیان بە وتنەوەی دروست خوازیاری کۆتایی هێنان بە شەڕی غەزە و لوبنان، ئازادی دیلەکانی دەستی حەماس و دەست لە کارکێشانەوەی نەتانیاهۆ بوون. شانی باسە کە ڕۆژی ڕابردووش دەوڵەتی قەتەر ڕایگەیاند کە چیتر نێوانگەری لە نێوان ئیسرائیل و حەماس بۆ گەیشتن بە ئاگربەز ناکات و دەفتەرەکانی ئەو گروپە لە دۆحا دادەخات و داوای لە بەرپرسانی حەماس کردووە تاکووە وڵاتە بەجێ بێڵ. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتیاواڵەکانتان پێشکەش کرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو لای.